بەڵێ سانە بەردەوامە بین لەگەڵ میوانەکانمان و لەسەر قسەکردن لە سەر بابەتەکانی ئەمڕۆ. ئەمڕۆ ئێمە پامێرمان موانەت چەند جارێک لەگەڵمانە ئەبێت لە ڕۆژئاواوە لەبەرەوەی کە ئێستا وەکەوەی کە بینیتان میوانەکان ئەگەشتە ئەو شوێنەی کە کۆنگرەی یەک ڕێزیوێک هەڵوێسی کوردی لێ ئەنجامە درێت. بۆیە بەردەوامە بین ئێمە لەگەڵ موانەدا بۆی زانیاری زیاترمان باتێ لە گەشتنی وەفدەکان و هەروەها لە بەڕێوەچوونی ئەو کۆنگرەی کە ئەمڕۆ لە ڕۆژئاوا بەڕێوە ئەچێت دووە تا گرنگی و تایبەتیەکی خۆی هەیە ئەم کۆنگرەیەکە لە دوای چەندین ساڵە کە بەم شێوازە هەموو لایەنەکان لە شارێکی کوردستانە کۆبنەوە لە سووریا و لە ڕۆژئاوای کوردستان بۆ پێیکە لە ڕۆژئاواسانە خۆمانەزانین کە ئەو نەنابێت کە حکوومەتی ئەسەد ڕووخاوە و حکوومەتێکی نوێ هاتوۆتە سەر حکم و ڕۆژئاواش ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕویانەوە ڕۆژئاواش بە دەرنابێت لەو گۆڕانکاریانە. بۆیە ئێمە بەردەوام ئەمڕۆ موانەتمان لەگەڵا بێتووە لە ڕۆژێکی باشە دەست بەکار بوو لە کورساتە سانە کە ڕۆژێکی مێژوویە هەم بۆ موانەت هەم بۆ گەلی کوردیش. جا ئەچینە سەر یەکەم تەوەری ئەمڕۆمان سانە. بەڵێ ئەمڕۆ کۆسار وەک تۆ ئاماژەت پێەیە جگەلەوەی کە چەندین شتی گرنگ لە ئەمڕۆدا ڕووی داوە کێک لەوانی کە ئێستا موانەتمان لەگەڵا بوو باسی ئەو کۆنگرە گرنگی بۆ کردین هەروەها ئەمڕۆ کە مەڕاستیمی دابەشکردنی خەڵاتەکانی بلێ هەروەها کێک لە ڕۆژە گرنگەکان ئەمڕۆ ئەوەی کە 49 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستاندا کێکێکە لە دامەزراوە گرنگەکان. ئێمە ئەمڕۆ میوانمان لە ستۆدیۆ لەگەڵە و توێژی زیاتر دەکەین لەسەر ئەم کۆمەڵە بزانین مێژوەکی کێ بۆکەی دەگەڕێتەوە چۆن دامەزراوە و چالاکیەکانیان چۆن بەڕێوە دەچێت و ئایا چالاکیەکانی ئەم ساڵیان لە 4 ساڵانی ڕابردوودا چۆن بەڕێوە دەچێت. لەستەبانی و لە ستۆدیۆ ڕۆنەواری یاریدەدەری بەشی پەیوەندی گشتەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ستۆدیۆ لامان میوانە بەخێراتی کاکەم هەر باش بی پیرۆزە لە ئێوەش پیرۆزە و لە هەموو خوێندکارێک و هەموو گەنجێکی کوردستان و سلێمانیش پیرۆزە. جا کاکڕان و بە هەر لەوە دەست پێ بکەین باسێک لە مێژوەکەی مان بۆ بکەیت چۆن دامەزراوە لەسەر دەستی کێ دامەزراوە. کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە پێویستێکی مێژوویە لە کاتێکی تایبەتە لە ساڵ 1976 لەسەر دەستی خوا لێ خۆشبوو جەنابی مام جەلال دوای دامەزرانی یەکێتی دامەزرا. کۆمەڵی خوێندکاران لەو کاتەیە پێویستێکی تایبەتی هەبوو ئەویش بۆ زیندووکردنەوە و هێشتنەوەی ڕۆحی شۆڕژگێڕی و خەباتگێڕی بوو بە تایبەت لە ناو خوێندکارانی زانکۆیە. هەروە کاریگەریکی زۆر باش و کاریگەریکی بەرچاوی هەبوو بە شێوەیەک لە شێوەکان کە لەو کاتە بەرهەڵستیکردنی کۆمەڵی خوێندکاران بەرامبەر حکوومەتی بەعس و بەرامبەر ڕژێمی داگیرکەر زۆر بەرچاو بوو. تەنانەت کۆمەڵی خوێندکاران چەندین شەهیدی سەرکردەی هەیە و دەستکەوتی زۆر باشیان هەبوو. پاشان لە دوای ساڵانی 1991 و بەدەستهێنانی ئەتۆنۆمی لەلایەن هەرێمی کوردستانەوە کۆمەڵی خوێندکاران شێوازی ئیشکردنی پێویستەکانی ئیشکردنی گۆڕە. لەو کاتەیە بووە پاڵپشت و پشتیوان بۆ هەزاران خوێندکاری کوردستان، خوێندکار لە ناوەندە جیاوازەکانی خوێندنی وکو زانکۆ و خوێندنگە و قوتابخانەکانە. لەو کاتەدا کۆمەڵی خوێندکاران پاڵپشتی خوێندکارانیە کرد، شەڕی بەدەستهێنانی مافەکانیان کرد لە ئەو حکوومەتە خۆجیی کە هەبووە یاخود لە حکوومەتە نوێیەکانی عێراق کە حکوومەتە نوێیەکی عێراق کە دروست بوو. زائیدەن کۆمەڵی خوێندکاران دەرفەت و دەرگای بۆ زۆر خوێندکار کرد بۆ هەروە کادر و ئەندامی زۆر باش و سەدان کادری پێگەیانوە بۆ کوردستان و بۆ حیزب و تەنانەت بۆ دەروی وڵات و ڕێکخراوە دەوڵەتەکانیش. کۆمەڵی خوێندکاران لە ئێستاە بەتایبەت لە دوای ساڵی 2021ەوە هەر چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕۆحەتی سەرۆک پاڤڵ کە هەیەی نوێبوونەوە بە پێویست دەزانێت. ئەم کۆمەڵی خوێندکارانیش بەدەر نەبوو لەم نوێبوونەوە. پێشی باسی ئەو نوێبوونەوەی بکەین باسێکی ئەو مێژوێت کرد کە هەمومان نەزانین کۆمەڵی خوێندکاران ئیش و کارەکانی و ئەو بەرنامانەی کە هەیەی. بەڵام پێشەوەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڤڵ جەلال تاڵبانی بڕیاری ئەوە بات کە کۆمەڵی خوێندکارانیش بچێتە ژێر ئەو چەتری کە خۆی کارەکانی باڵێ ماوەیەکی شوکارەکانی کۆمەڵی خوێندکاران ڕایگیران
وەستان و تاکو ئەو نوێبوونەوەیەکرا ئەمێ پێمان بڵێ چۆن توانیتانە سوود لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەربگرن بۆ ڕێکخراوەکەتان کە ئەمیش خۆشی هەر بەشێکە لە ناو حزبەکەیە بەڵام یعنی بۆ ئێوە کاراسانی باشتر بوو کە ئەم بوو بە سەرۆکی کۆمەڵەکەتان بە دڵنیاییەوە ئەمە کۆمەڵک ئاڵنگاریمان لە پێش بوو بە تایبەت لەو چەند ساڵی کەەوە سابووین لە ئێستا کە هاتوینەتەوە ناو و دەستمان کردێتەوە بە کارکردن وەت و هێزی سەرۆک پاڤڵ ئێمە هێشتوێتەوە لەم شوێن ڕەنگیاوەتۆ لە ناو بەدڵنیاییەوە ئەوەی کە زۆر ئێمە سوودی لێ بینینەوەیە کە ئەو ڕوئایە ئەو دیدگای سەرۆک پاڤڵە کە هەیەی بۆ خوێندکار و بۆ خوێنی تازە و بۆ گەنج ئەو هەردەم بڕای وایە کە خوێندکار داینەمۆی داهاتوە داینەمۆی دروستکردنی داهاتووی هەم حیزبەکە و هەم هەرێمی کوردستان و پرسی کووردە بۆیە ئێمەش لە ڕۆشنایی ئەم دیدگای لە ڕۆشنایی ئەم ڕوانگەی سەرۆک پاڤڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کار دەکەین و ئەو ڕوانگەی بووەتە ڕێڕەوێکی باشە زۆر بەباشی ئێمە ئاڕاستاکە لە کارکردنمان باشەواتە لە دیدگای سەرۆک پاڤڵۆ هیچ چالەکەکانتان گۆڕانکاری بەسەرداتەوە لە چاو ساڵانی ڕابردوودا بەدڵنیاییەوە سەرۆک پاڤڵ خۆی لە ساڵی 2021 کاتێک بە پێویستی زانی پێویست بە ریفۆرمەکرێت لەبەرەوەی کە ژینگەیەکی جیاواز ڕوتێکی جیاوازی جیهانی هەیە لە ئێستا گۆڕانکاریەکان زۆر خێران پێویستە خوێندکاری کورد و گەنجی کورد لەگەڵم گۆڕانکاریانە پێش بکەون و پەرەبسەنن بۆیە کۆمەڵی خوێندکارانیش ئەو تازەکردنەوە و نوێگەری تیاکرا سەرۆک پاڤڵ ئەو دیدگای هەیە کە خوێندکار پێویستە لەگەڵ ئەم پێشکەوتنە جیهانیانە خوێندکاریش پێشکەوێت تاکو سوودێکی گەورەتر بە کۆمەڵگەی کوردی بگەێنین ئێمە لە چالاکی پرۆژەکانمانە ئەم دیدگایە بە تەواوەتی ڕەنگیاوەتەوە ئەم ڕوانگەیە بە تەواوەتی ڕەنگیاوەتەوە کە کارەکانمان پرۆژەکانمان پرۆژەی استراتیژی نێسە ئەکرێ باسی چەند پرۆژێکمان لەو پرۆژانە بۆ بکەیت کە استراتیژین و لە دوای دەست بە کاربوونی ئەم دەستە تازەیە و ئەم سەرۆکە تازەیە کە ئەنجام درابێت تا ئێمە لە یەکی دوانزەوە بە تاواتی چالاک بۆ تۆ کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەو پرۆژە استراتیژیانی کە هەیە لە ئێسایە ئەگەر عامەتەن باسی بکەین پرۆژەی یونیڤژنمانەیە پرۆژەی ئیدیۆڤژنمانەیە و چەندین پرۆژەی ترمانەیە کە پەیوەستە بە داهێنانی خوێندکاران و کارسازی خوێندکاران هەروە پەرەپێدان و ئامادەکردنی خوێندکار لە ژیانی خوێنی زانکۆییە بۆ بازاری کار یاخود پێگەیانی کادر و ئەندامی زۆر باشتر و باڵاتر کە ئەم سەردەمە پێویستێتی کە ئێمە پێویستمان بە تایبەت بۆ جیهەتە حکوومیەکان پێویستە کادرێکی پێشکەوت و مۆدرن پێک بێنین تاکو لەگەڵ خواستی گەنجی ئێستا یەک بگرێتەوە بتوانین ئیسفادی لێ بکەین. ویستم پرسیاری ئەو کەم کاگڕن و ئەو ئەندامانەی کە لە ناو کۆمەڵەکەیان ئایا پلەبەندیان هەیە یاخود چۆن ئەگەر باسێکمان لەوە بۆ بکەین؟ پلەبەندیەکەمان شێوازی ئیشکردن یا کارکردنی کۆمەڵی خوێندکاران لە ئێستا زۆر تازەیە بە ئێرە ئێمە سەر و 10,000 ئەنداممان هەیە ئەم 10,000 ئەندامە ڕۆژانە لە زیاد بوونە چونکە خوێندکار وردە وردە بۆی دەرەکەوێت کە کۆمەڵی خوێندکاران شوێنێکە بۆ دابینکردنی پاڵپشتەکانی خۆی بۆ کار ئاسانیکردن بۆ خۆی لە ژیانی خوێندنیدا ئەم 10,000 ئەندامە ئێمە هەمومان بە هەمان ڕۆحێت و بە هەمان پێگە و بە هەمان مەرجی بە ئەندامبوون هەیە کاگڕۆ مەرجی بە ئەندامبوونمان یەکێک لە نوێگەریەکانمانەوەی کە ئێمە خزمەتی خوێندکارەکەین سەپۆرتی خوێندکە پاڵپشتی خوێندکارەکەین هەم لە دابینکردنی مافەکانیە هەم لە پەرەپێدانە بێ ئەوەی کە هیچ فلتەرێکە بێ بێەوەی کە هیچ سیرکردنێک بۆ باگراوەندەکی هەبێت ئێمە خوێندکاران هەمویان بە یەک چاوسێرەکەین لە هەرێمی کوردستان و تەنانەت ئێمە لەوایین کە خوێندکارانی پارچەکانی تری کوردستان بگرینە خۆمان و خوێندکارە کوردەکانی دایاسپۆراش لە داهاتوە ئێمە بتوانین پاڵپشت و سەپۆرتیانکەین لە وڵاتانی دەرەوەدا. باشە کاکە ڕەنەوە باست لەوەت کرد کە ئێستا دیدگای کۆمەڵی خوێندکاران گۆڕاوە ئەو استراتیژی و بەرنامەیەشی کە هەیە بەپێی ئەم سەردەمەیە داتانەوە ئێمە جاران کۆمەڵی خوێندکارانمانەبینی کە چالاکیەکی کرد سەیرانێکی ڕێکە خست بۆ خوێندکاران نازانم مەلزەمەی دابەشەکرد بەسەر خوێندکارانە لق و بەشەکانی هەبوو لە ناو پەیمانگا و لە ناو زانکۆکانە بەڵام ئێستا خۆتە زانیت و خۆشت باست کە ئەم سەردەمە گۆڕایانی لاوی ئەوە نەما
ئێستا چۆن توانیمتانە خۆتان ڕێک بخەنەوە چۆن توانیمتانە لە دوای ینی من بۆیە زۆر باسی ئەماکەم لەبەرەوەی گۆڕانکاریەکان بە تایبەتی لە دوای ساڵی 2021 و 2022 ئەوانەوە دەستی پێکردووە چۆن توانیمتانە خۆتان ڕێک بکەنەوە و ئەو بەرنامە ڕێک و استراتیژیەدا بنێن کە بۆ ئەم سەردەمە ببێن سەردەمی ئێستا سەردەمی تەکنەلۆژیای سەردەمی بەرنامە و ئەپ و ئەم بابەتانە ینی چۆن خۆتان ڕێکەخەنەوە تا ئەمە ئەو سەردەمی پێشومان لە بەرچاو ناچێت لا ناچێت هەردەم و توشمێژووە کەس مێژووە کۆمەڵی خوێندکارانی کوردستان مێژوویەکی ئەوەنە قورس و گرانی هەیە کە ئێمە زۆر جار هیلاکمانەکات کە بتوانین لە ئاست ئەو مێژوە گەورەی کۆمەڵی خوێندکاران بین لە ئێستا وکووتم ئامانجەکەمان یەکێکە بەڵام تەنها پێویستیەکان گۆڕاون ئێمە ئەوەی کە زۆر تەرکیزیەکەینە سەر زۆر گرنگە لامان پەرەپێدانی خوێندکار پەرەپێدانی خۆمان ئەندامەکانمانە بە پێی ئەو پێویستی کە هەیە پێویستەکان چین لە ئێستا پێویستیەکان لە گونجاندنی خوێندکارە گونجاندنی گەنجە لەگەڵ ئەو پێشکەوتە تەکنەلۆژی کە هەیە بەکارهێنانی زیرەکی دەستکردە کە ئێمە لە ئۆفیسی نوێمان هەروە لە کارەکانمانە زیرەکی دەستکرد بە شێوازە باشەکەی ڕنگدانەوەیکی بەرچاوی هەبوو لای ئێمە تەنانەت چەند بەشێکی تایبەتمانەیە بە زیرەکی دەستکرد هەروە بێجگەل لەو دەورە و کۆرس و وەرکشۆپانی کە زۆر تایبەتن بە تەکنەلۆژیای سەردەم جا هەر کاگڕان و باسی کۆڕ و سیمینار و ئەم بابەتانت کرد ساڵانە ئەم شتە ئەکەن بۆ خوێندکاران و لە هەمووی گرنگتر ئەمە پرسیاری بکەم کە ئەو خوێندکارانی یاخود ئەو کەسانی وانی هەتاوانی لای خۆشتان ئەندامن کە بیرۆکەیەکیانەیە کە دانێت بیرۆکێکی خۆیان بگێنن بە ئێوە چی بود دەکەن بۆ بە پرۆژەکردنی ئەم بیرۆکەیە ئێمە ئێستا چەند پلتفۆرمێکی جیاوازمانەیە بۆ زیاتر چوونە ناو خوێندکاران و زیاتر گوێگرتن لە داواکاریەکانیان لە ڕێگەی ئەو پرۆژانە لە ڕێگەی و ئیڤنتانی کەیکەین کۆمەڵی خوێندکاران و پلتفۆرمەکانی ناسیێنین بە خوێندکار یەکێک لەو پلتفۆرمانی کامانە لە ڕێگەی وێبسایتەکەمانەوە خوێندکار ئەبێت بە ئەندام ئەگەر نەش بێت بە ئەندام ئێمە کڵێشەیە یاخود شێوازێکی تایبەتمانەیە کە خوێندکار هەر بیرۆکەیەک هەر پرۆژەیەکی هەبێت لە ڕێگەی ئەو لینکەوە لە ڕێگەی ئەو پلتفۆرمەوە ئەگەێنێت بە ئێمە و لیژنەیەکی تایبەتمەند سێری ئەم پرۆپۆزەسی ئەم بیرۆکەیە کات و بە پێی پلەبەندیە بە پێی ئەوەی کە چەندێک بیرۆکەکە لە پێشترە لە پێشینەترە ئەمە بیرۆکان جێبەجێیەکەین و بۆیانەکەین بەواقع تەنها نەگەر بۆیانەکەین بەواقع ئێمە لینکێکیان بۆ دروستەکەین هەم لەگەڵ بازاڕی کارە هەمیش لەگەڵ جیهەتە حکوومیەکانی کە پەیوەستن بەو پرۆژەی پێویستن بەو لە دوای ساڵی 2021 هیچ کام لەو بیرۆکانە کراوە بە پرۆژە تا ئێستا ئێمە لەوایین کە بیرۆکەکان وەرگین بەشێکی زۆری ئەو بیرۆکانی کە ئێمە هەمانە لەسەر فیدباک و لەسەر ڕاپرسی خوێندکاران دروست بووە وەکو پرۆژانی کە هەمانە ئێستا پرۆژەکانی یونیڤژن ئیدیوڤژن ئەو کڵەپانی کە لە ناو زانکۆکانە ئەمانە لەسەر بنەمای ڕاپرسی دروست بە تایبەت کڵەپەکانی زانکۆی سلێمانی ئەگە بە نمونەیەک بۆت باس بکەم یەکێک لە ڕاپرسیەکان کە ئەمە کردومانەوە و بۆمان دەرکەوتووە ئەوە بۆ کە خوێندکار لە بەشێک وەرە ژیرێت بەڵام زۆر جار چەند بەهرەیەک چەند توانایەکی تری هەیە کە ئەوێت خۆی تیا ببینێتەوە لە دەرەوەی ئەو تایبەتمەندی بەشەکەی خۆی لە دەروی اختصاصی بەشەکەی خۆی ئێمە لەبەر ئەم پێویستیە تاکو خوێندکار تەنها یەک توانای یەک سکیلی نەبێت بتوانێت تواناکانی خۆی ڕۆژانە پەرە پێبات وەکو نمونە زانکۆی سلێمانی چەندیانەیەک چەند کڵەپێکمان دروست کردووە کڵەپەکان بە نموناگە باسی کەم کڵەپی شەترەنج وەرزش هونەر چی خوێندکار لە ڕێگەی ئەمەوە توانێت خۆی سەرپەرشتی بکات هەروە خۆشی بەڕێوەی بەرێت و خۆشی خۆی تیا پێ بگەێنێت کە بتوانێت لە دوای زانکۆی هەم شوێنێکی سوودمەند و چێژبەخشیش بێ بۆی کە بتوانێت سوودی دەکات ئەمە بۆ هەموو زانکۆکانی تر بە پێی کات و بە پێی پلاندا کۆسارم جارە من ئێرم گرتەوە زانناڵم پرسیارکەی پرسیاری ئەم کرد باسی زانکۆ پەیمانگاکانت کرد کاگڕان و سیستمێکی ژمێریاریتان پێشکەش بە پەیمانگا و زانکۆکان کردبوو ئایا ئەم سیستمە یەکەم جار بوو لارمی کوردستان کاری بکرێت من بڕارما و بە تایبەت باسی هیچ کام لە پرۆژەکان نەکەم چکە ئەوەمان پرۆژەیە حەقی ئەوانی زیرەخۆ بەڵام سیستەمە ئەو سیستمی کە بەکارێنین سیستمی ئەکاونتین بای کۆمپیوتەرە ئەمە تا ئێستا نییە لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان وەکو پێشتریش باسم کرد کارەکانی کۆمەڵی خوێندکاران ئێستا پرۆژەی استراتیژین ئێمە چاومان لەسەر ئەوە بوو کە چۆن بتوانین
خزمەت بە خوێندکارانی کارگەڕی ژمێریاری بکەین بە سیستەم توان کارکەن لە شازە مۆزیێنەکە کارکەن ئەویش دابینکردنی پلتفۆرمێکە بوویان ئەم پلتفۆرمە ساڵانە خوێندکار ئەگەر دابین کرایە پێویست بوو خۆی پڕێک پارە ساڵانە تازی بکاتەوە کە ئەمەش کەمێک قورسە لەسەر ژیانی خوێندکار لێسە ئێمە پلتفۆرمەکەمان بۆ دابین کردوون مەنهەجی خوێندنەکەیان ئێستا لەسەر ئەو پلتفۆرمەیە لەسەر ئەو پرۆگرامە بەکارێتواتە مەنهەجەکەیان گۆڕاوە زائیدەن ئەمە ساڵانە پارەیان بۆین هەروە ساڵێک 2 ساڵ لە دوای خوێندنیش ئێمە ئەو ئەکاونتە ئەو حسابیان بۆ تازاکەینەوە تاکو بتوان ئەو کارانەی کە پێشتر لە زانکۆیان کردویان و فێر بوون ببێت بە سیڤیەک ببێت بە بەرچاوڕوونیەک بوویان توان لە داهاتووە لە دوای زانکۆ کاری پێ بدۆزنەوە. کاکە ڕەنەم باسە لەو چالاکی و بەرنامە و پلانانەی ناو هەرێمی کوردستان و ناو شاری سلێمانی کرد جەنابەت بەرپرس یاریدەدەری بەرپرسی پەیوەندی گشتیەکان ساڵانەش لە تەواوی جیهانە چەندین کۆنگرەی خوێندکاران و قوتابی و تەلەبە و ئەمانە هەیە لە ڕووی زانستیەوە لە ڕووی پێشبڕکێەوە بۆ هەموو بوارەکان هەوڵێن لە دوای خۆت هەوڵتان ناوە کە بتوانن لینکێک لەگەڵ ئەم کۆنگرانەیە لەگەڵ ئەم ڕێکخراوە جیهانیانەیە دروستکەن هەم بۆ سەپۆرتی خوێندکاری کورد هەوە هەمیش بۆی بتوانن بەشدار بن لەو کۆنگرانەیە جاران من ئاگادار بووم جاران 1-2 ساڵ کۆنگرەی کۆمەڵی خوێندکاران لە ئەفریقا و لە یۆنانۆمانە بەشداری چالاکیان هەبوویانی ئەمە هەوڵمانداوە دەستمان پێ کردووە و لە ماوەیەکی نزیکە ئەنجامەکانی دەرەکەوێت کۆمەڵی خوێندکاران لێسا وەکو پێشتریش بۆم باس کردی ئەوێت هەم کۆمەڵی خوێندکاران هەم خوێندکاری کوردستان ببرێت ئاستێکی نێودەوڵەتی و بێت بە خوێندکارێک بێ بە تاکێکی نێودەوڵەتی کە بتوانێت مامەڵە بکات لەو جیهانگیری کە ئێستا هەیە ئێمە لە ڕێگەی دابینکردنی کورسی خوێندن زەمالەی خوێندن هەروە دابینکردنی ئەو پرۆگرام و کۆرس و دەورانی کە لە ئاستە نێودەوڵەتیەکان لە وڵاتانی دەرەوە هەیە ئێمە لە ئەوەیان کە ئێستا لە ڕێی چەند ڕێکخرا و لە ڕێی چەند فیدراسیۆنێکی تری خوێندکاریەوە ئەم کورسیانە بۆ خوێندکاری کورد دابین بکەین تاکو بتوانن پەرە بە خۆیان بن لە دەری وڵات و بێنەوە لێرە ئەو سوودەی کە وەریان گرتو لێرە خزمەتی پێ بکەن وەکو باسم کرد لە ماوەیەکی نزیکە ئەمە ئەوە بینین ئینشاءڵڵا ئەو شتانی کە باسە کرد هەمووشتی باشن هەمووی ببینین ئەوە چاوەڕێەوە شتان لەیەکین کە هەرە شتانە بکەن و چالاکیانە ئەنجام دەستان خۆش بێ یعنی شتەکان کاڵم بەبەسم لە پرۆژە و لە بەرنمەکان ڕەنوئاری یاریدەدەری بەشی پەیوەندیە گشتیەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کامبانێ لە ئەستۆدیۆ لەگەڵمانابی دووبارە پیرۆزی زۆر سپاس پیرۆز سپاس بۆ تۆ مەڕەزم